تەقانەوەی 625 بۆمب و گولەتۆپ و مینی چێنراوە لەلایەن تیمەکانی تەقانەوەی مینی هەرێمی کوردستان. بۆمبەکان هی سەردەمی شەڕی نێوان ئێران و عێراقن و لە ناوچە سنووریەکانی هەرێم و بە دیاریکراوی لە ناوچەی قۆرەتووی نێوان ئێران و عێراق چێنراون. بۆیە کە ژمارە دەڵێن مینێک لە ناو دەبدرێ پارچەیەکی نەتەقاوە لە ناو دەبدرێت کەواتە کارەساتێک چارەسەرکرا، ڕووداوێکی دڵتەزێن چارەسەرکرا. بۆیە ئەمڕۆ خۆشبەختانە لە پرۆسەیەکی سەرکەوتوو لە نزیک ناحیەی قۆرەتوو لە سنووری ناحیە قۆرەتوو ئەم چاڵاکیە ئەنجام دەدەین و چارەسەری ئەو پارچە نەتەقاوانە دەکەین کە بریتین لە پاشماوەی جەنگی سەردەمی ئەو مینانەی کە حکوومەتی عێراقی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دەیچاند لە هەرێمی کوردستان. بەهۆی بۆمب و مینی چێنراوی سەردەمی ڕژێمی بەعسەوە تا ئێستا سەدان هاوڵاتی کوژراون و کەمەندان بوون. لە گەرمیان 970 قوربانیمانەیە، ئەو 970 قوربانیە 250 شەیدە. هەرچەندە لە دوای ساڵی 1991ەوە تیمەکانی هەڵگرتنەوەی مین سەرقاڵی پاکردنەوەی ناوچە سنووریەکانن لە مینی چێنراو، بەڵام هێشتا ناوچەیەکی فراوانی مینڕێژکراو ماوە و پاک نەکراوەتەوە. ئێستا لە هەرێمی کوردستان 255 کیلۆمەتری چوارگۆشە ماوە کە بە مین و پاشماوەی جەنگی پیس بێت. تیمەکانی هەڵگرتنەوەی مین لە هەرێم بەردەوام لە ناوچە سنووریەکان سەرقاڵی کۆکردنەوەی بۆمب و مینن. ناوبەناو سەرجەم بۆمبە هەڵگیراوەکان دەتەقێننەوە و لە ناوی دەبن. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، ناوچەی قۆرەتوو.